نها لدشتا موصل و تایبەت لە میحوەرێ تلسقۆف جێکدارên دەولەتا ئیسلامی چەکێ دەستکرد بکارتînin dijî hêzên pêşmergeyî û ev çeke bi boriyên avê dihête durustkirin û qenînên gazê. Bi goreyî gotinên pêşmergan ku kargeheka here mezin heye ya evî çekî lê taxê pîşesaziya bajarê Mosilê ku dibêjnê Wadîl Egab. نسبەت ئەو دوژمنە سەرسەختە ئەم دەحشەیە زۆری چەک بۆمان بەکاردێن وەکو هاوان وەکو کلنە غاز بە خۆیان دروست دەکەن بۆمان فڕە دەدەن بۆ نەشی زۆر پیسی لێدێ وەکو ئەو سارۆخۆ کاتوێشەیە هەندێک جا لەمە دێتە پەڕی هەندێک جا لە نێز چیمە دەدا هەندێک جا لە نێز چخواان دەداتەوە. شارەزایên leşkerî wesa diyarken ku çendîn corên çekê destkir Daeş bikartînin wekû katîş û narincûk û hawin. Belê çêkirina evî çekî vedgerîte çend hokarekên serekî. نسبەت چەکی دەستکردی داعش لە سەرەتای کە ئێمە داخلی تلسخۆ بووینە بێگومان چەکی دەستکردیان بەکارهێناوە وەکو کاتۆشە وەکو نارنجەکی دەستی ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کۆمەڵێک زوباتی عێراقی کۆن لە ناو داعشدان هەروەکو ئێوە شاگەدارن جێشی عێراقیش تەسنیە عسکەری هەبووە بێگومان ئەوانش هۆکارێک دەبێت بۆ ئەوەی ئەوانە شارەزایان پەیدا بێ لە چەکی دەستکرد هەروەها سناعی مووسلیش سەرڕای ئەو هەمەرانەی کە کەوتۆتە دەست داعش ئەوانیش پلێتی بین جۆرا و جۆریان بەکارهێناوە و ئێمە لەو دوایش لە هجوومی سێی پێنجی 2016 کۆمەڵێک هەمەرمان لە تێرۆریستانی داعش بەدەست کەوت کە چوار پلێت بوو سەرڕای ئەوە هەمەرە چوار پلێتیشیان دانابوو کە ئارپیچی عادی یان سیلاحی تر ڕاستی تاسیری لێ نەدەکرد. Dê hête zanîn ku beriya mawekî çekdarên dewleta îslamî çekê destkir bi karînabû dijî hêzên pêşmergeyî li mihwerê Telesqof di nava ewan gulan da madê kulor têda bûye. Kawa Umer Dengê Emerîka, Deşta Mosil, mihwerê Telesqof.